ئای بێزار بووم لە تەنیایی چاوەڕیات سەوەی چۆم هێندە تەنیا و بێزارم بێزاری بووم لە خۆم هێندەی هەرچی ئینسانە بۆ بیننێ تا مەزرۆم وان ببینە دڵخۆشم کە ئارامم لەسەر خۆم بڕۆم کە لە ناخەوە دەتوێمەوە وەکوومۆم بۆ یەگەر نەیەیتەوە ناشاردە لە خۆمە شۆم ڕۆلا چۆ تۆم ناوێ یارم نیا تۆم ناوێ بەس بەنیگەی چاوە گیری عاشقم بۆ باوێ تازە بەم ئاخر عومرە دڵ ناخەمە نێوداوێ بۆ هەردان وەکەش بەناڵێنم نەخۆش و دەردەدار بم پێت خۆشە هەموو کاتێ غەرقیش و ئازار بم دەتەوێ شەرمەزار بم هەستەکەی خەدابار بم هەستەکەی بۆ دابڕانمان من سەبەب و وەکار بم من بێت تۆ تاوان و خەمەست ناکەم وڵابم بۆ یەیتر نامەوێ دیل و دیوانەی یار بم ڕۆلا چۆ تۆم ناوێ یارم هەیە تۆم ناوێ بەس بەنیگەی چاوە گیری عاشقم بۆ باوێ تازە بەم ئاخر عومرە دڵ ناخەمە نێوداوێ شوێنەکەی نەمزانی کە خیانە چۆتە ناو خوێنەکەی دڵم دایتێ نەتوانی خیانەتی لێنەکەی باشە دڵ بۆ ناتوانێ ئیتر بڕوای پێنەکەی وتم دڵداری سەختە وریا بەدەست پێنەکەی ڕۆلا چۆ تۆم ناوێ یارم هەیە تۆم ناوێ بەس بەنیگەی چاوە گیری عاشقم بۆ باوێ تازە بەم ئاخر عومرە دڵ ناخەمە نێوداوێ ولا صدايق على الجوران وراني تشكر قشي سال خم دكم كرنتينا بمكة وبمدينة خم دكم كرنتينا بمكة وبمدينة ويا فيروس زمان با نيدا لو تشاوشينا بواني حاجي دڵی منە شیرینە باوانە زۆر خۆشەوێ دڵی منە شیرینە کارە شێتاقانە ماڵەکەم بێکەبانە بۆچی من وە حۆزوە فێرە مەگرە بەغانە دڵێ مەکەم بە باخشە و بۆ دڵ بخەم جۆلانە ڕۆژەی کا کەمان و ئەژیش لە تەگەرانە ئای تۆ دەتەوێ بڕۆی جوو عشقم دوایی پێبێنی تۆ دەتەوێ بڕۆی جوو هەتا مردن نەمدێنی تۆ دەتەوێ دووبارە دڵی پاکەم بشکێنی هەرچی بکەی بێسوودە سەر لە خۆشێوێنی دڵنیام قەت ناتوانی لە دڵێ دەرم بهێنی کارە شەرتاقانە ماڵەکەم بێکەبانە بۆچی من وە حەوزوە ودر مەگرە بانە دڵێ مەکەم بە بابشۆ بۆ دڵکەم بێڵە شواري شوف داغا بجول لقل هردانا
ئەیڕاتوم بەبێت وەی بڕۆمە گەڕێرەوە نەبیرم لێ بکەرەوە نەنامە بلێرەوە تۆ لەوێ بەختەوەری من دەست و تێم لێرەوە ببی باسمان و خۆر مانگ و باسێرەوە ناوێت جارێکی ترێ ناوی شمە مەڵێرەوە لای من بووی بە یادگاری چوویتە ژێری ژێرەوە کارە سەرتەقانە ماڵەکەم بێکابانە بۆچی من و حەوزەوە ئیتر مەگرەبانە دڵێ مەکەم بە باشەوە بۆ دڵ نەخەم جۆلانە هەرکوی جەمال حەسەن و بەخۆشی مام گۆرانە يلا هوا 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 وكاكا أراكوي جمال حسن دەکەم نایە 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 داوای ماچی لێ دەکەم نایە 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 خۆشە ماچی لێ بیکەی شیرینەوە زولمیایە مەغدای بە قۆران دەکەم هەرچی شیعەی تێدایە ئەوە جوانم بۆ لێدا بە خاوی بەکار نایە عراقوی جەمال حەسەن ئەم شەو ناوی نووسدایە کامۆ شێخ سەڵاح نەبەرێ دڵی جەگری میدیایە میرانی شێخ عەلیە و بڕوای حاجی لەلایە ئارای غەریب شەشیر ئارای غەریب شەشیری ئەوها وەسفی کرایە خۆشی بۆسکانی نەمرێ دڵی جەگری میدیایە دەبا لەگەڵ دەستا ئەم شەو قاپێکە بۆم بێنایە ئارا سەرتەقانە ماڵەکەم بێکابانە بۆچی من و حەوزەوە ئیتر مەگرەبانە دڵێ مەکەم بە باشەو بۆ دڵ خەم جۆلانە ئەوانی حاجی ئەمین ئەو کوڕە گەنجە جوانە نازدار ڕۆیە دەنیە سەدە خۆی حەشاردا باستم پێ دەکەنیە بدات وەکو برواری برێشی لە ژێرە نیە ترسم نەیدەم بە من بیدەم بە دەوڵە منیە ترسم نەیدەم بە من بیدەن بە دەوڵە منیە کارە سەرتەقانە ماڵەکەم بێتەبانە بۆچی منی ئەو زواری تێ مەگرەبە ئارای غەریب شاوش ئەم شەو لای من میوانە ئەو گۆرانیە تایبەتە ئید میلادی هەردانە هەر دڵێ بەسڵەکە گوڵی
أي سفينة وجواني أسكي كلكا قولي أي سفينة جواني أسكي كلكا أوخي قولا وليري شنك شي لما ربيري أوخي قولا وليري شنك شي لما ربيري جاري لجوانا وناي قرشي قلي دنيري يتكلمني درمدار أقوى بشي بسبيري بطالي ظلف نابن غزال وشيرين وشم بطالي ظلف نابن غزال وشيرين وشم أوخي والله وليري شنقك شي لما ربيري جاري لجوانا مناي وشي قليل ديري يتكلمني دربدان أظلو بشي دسبي